یەکێتی ژنانی کوردستان یادی 31مین ساڵیادی دەکاتەوە. ژنانی یەکێتیەکە دەڵێن لەم ساڵدا بە گروتینێکی زیاتر داکۆکی لە یەکسانی و جەندەری دادپەروەری و مافی ژنان دەکەین. 31 ساڵە خەباتی نەبراوەی یەکێتی ژنانی کوردستان بۆ ئەوەیە کە ژنان بە مافەجێندەرەکانیان بگەن، ژنان بە یەکسانی بگەن، ژنان بە هاوتابوون لەگەڵ ڕەگەزی بەرامبەر بگەن. مەسەلەی قەزەی ژن مەسەلەی ئینسانیەتە، مەسەلەی مرۆڤایەتی پێشەوەی مەسەلەی ڕەگەزێکی جیابێ. خۆشحاڵم بەوە یەکێتی ژنانی کوردستان وەک هەرێک لە ڕێکخراوێکی تری کە کار بۆ قەزەیەک دەکات توانی ویانە قەزەی ژن بەرەو پێشەوە بن و بەڕاستی ژنان بگەن ئەو ئاستەی کاوەتا بینین ئێستا دەیان ژنمان لە سەرکرداتی حیزبەکان هەیە، دەیان ژنمان لە وەزارات هەیە، دەیان ژنمان لە پێگەی حەساسی حکومی و حیزبی و دەوڵەتداری هەیە. دەستخۆشیان لێکم، بەڵام ڕەنگە ئەمە هێشتا لە ئاستەمۆحی ئێمە نەبێ. خەبات بەردەوام بووە و بەردەوامیش ئەبێ. جاریکە تەکی دەکەینەوە لەوەی کە پابند بین بە داکۆکردن لە مافەکانی ژنان و پابند بین بە ڕێبازەکەی مام جەلال و چۆن هەمیشە ئەو پارێزەری مافەکان و داوکەکەری سەرسەختی مافەکانی ژنان بووە و هەمیشە پاڵپشت بۆ بۆمان بۆ کارکردن لەسەر یاساکان و دەرچوونی ئەو بڕیارانە بە شێوازێک بێ کە لە ساڵحی ژنان بێ و هەر یاسایەک یا هەر بڕیارێک کە کاریگەری خراپی هەبی بێ لەسەر مافەکانی ژنان ئەو پاڵپشتمان بۆ هەموارکردنەوەی بە هەمان شێوە بۆ ئاراستەیەکارەکەین بۆ داوکۆکردن لە مافەکانی ژنان و بتوانین ئێمە کار لەسەر بەهێنانی ماف و ئازادیەکانی ژنان بکەین. هەر لەم یادەدا یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت ژنان لە قۆناغە جیاجیەکانی ژیان چ لە شاخ و چ لە شار درێخیان نەکردووە لە بەگشتدا چوونەوەی جیاکاری ڕۆگەزی و بەدیهێنانی مافەکانیان و هەمیشە یەکێتی پشتیوانیان دەکات. لە یادی 31 ساڵی دامەزراندنی یەکێتی ژنانی کوردستان کە ڕێکخراوێکە مێژوویەکی زۆر جوانی هەیە، ئەلبەتە پڕە لە سەروەری لە شاخ دامەزراوە لە ساڵی 1989 بە هیمەتی هەندێک لە خوشکەکانی ئەوانی کە لە شاغون، ئەلبەتە بیرۆکەی بەڕێز هێرۆخان بووە تاوەکو ئیسە پاش ئەوەی کە لە شاخ هاتنەوە ناو شار چالاکیەکانی گواستەوە ناو شار. لەگەڵ ئەویش کە ئەم هەموو کۆسپە هەیە لە ڕێگەمان لە هەموو ڕوویەکەوە کەیەتە ڕێگەمان بتوانین بەردەوام بین و هەنگاوەکانمان بنین. ئەلبەتە هەموو ئەزانیسە کۆرۆنا هەیە، ئەم وەباە کە ئیسە هەموو جیهانی گرتوێتەوە، ئەلبەتە کوردستانیش بێبەش نەبووە لەوە، بەڵام لەگەڵ ئەوەیش توانی ومانە هەنگاوەکانمان بنین، نەوەستین بەپێی توانەکانی خۆمان، ئەلبەتە توانای ئابوووریە، توانای ئەم بارودۆخەیە کەتیاین، بەڵام لەگەڵ ئەوەیش هەر نەوەستاوین کاری خۆمانمان کردووە. لە سەروبەندی هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێ بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 4 یانزەی 1989 لە شاخ ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستان دامەزراوە و تا ئەمڕۆژ ژنانی کورد بەوپەڕی ئازایەتیەوە تێدەگۆشن بۆ داواکردنی مافە بەدینە هاتووەکانیان. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمان.